یانی لە ڕاستیە ئەوەی کە ئێمە بە عادەت وەرمان گرتووە و باوە وە شتێکی تاقی نەکراوەیە ئەگەر بێت و بەناو تاقیکردنەوە بیبین دەکرێت حقەتی ئەو شتە بە جۆرێک دەرکەوێت کە تەواو پێچەوانەی ئەوە بێ ئێمە تەسەوڕمان کردو شتە وایە ئەمە وەکەوە وایە کەسێک هاوڕێیەکی هەبێت هاوڕێکەی زۆر زۆر نزیک بێ لێە وا دیار بێت کە زۆر هاوڕێکی باشە و لە دۆستایەتیدایە لەگەڵیا بەڵام دوای زەمنێکی زۆر لە ناو بوارێکی دیاری کراوە ئەم دوژمنەی کە لە ناو ئەم هاوڕێیا هەیە دەرکەوێت ئەو کاتە چی دەبێت شتەکە هەڵدەگەڕێتەوە ئەوەی دۆستە دەبێتە دوژمن تاوانامە تا دۆستایەتێکەشی نزیک بێت دوژمنایەتەکەی چییە سەختترە ینی هەڵگەڕانەوەکە بەو شێوەیە ڕوو دەدا و ئەمە سەبەبەکەی چییە سەبەبەکەی ئەوەیە شتێکگەیە شاراوەتەوە بە شاراوی هەر پارێزراوە شتێکی تریشان داوە تا لە زەمنێکە بوارێک دروست دەبێت بوار ینی ئەو بوارە ئەو کەسە ناچار دەکا ینی ئەو هێزە ناچار دەکا بێتە دەرێ ئیتر ناتوانێت نێتە دەرێ ناتوانێت لەژەر پەردەکە بمێنێتەوە کاتە دەرێشتەکە چی دەبێت ئەوەی دۆستە دەبێتە دوژمن ئەوەی وەک دۆست بینیومانە ئیتر دەبێتە دوژمنێکی سەرسەخت دا ئێمەش کاتێک لە ناو کۆمەلگا شتانێکگەیە مامەڵەمان لەگەڵ کردوون بە وا فێرکراوین واتیان گەیشتوین و دۆستیانین لەگەڵ یانین ئاوا دەژین خومان پێوە گرتوون و دیفاع لەو شتانە دەکەین دیفاع لەو هەرس و کەوت و کار و کردەوە وتنانە دەکەین بەڕاستیان دەزانین کاتێک بەناو ئەو بوارە دەچن ڕێک چی دەبن تووشی هەڵگەڕانەوە دێن و لێرەوە شتەکان هەڵدەگەڕێنەوە ئێستا ئەوەی کە سوکرات کردی کاری وتاربێژ بەو شێوەی کە خۆیان وتاربێژەکان تعریفی دەکەن کاتێک کە لای ئەوان باشە کارێکی باشە باشترین کارەکە هەیە بەڵام کاتێک کە دەخێتە ناو تاقیکردنەوە یعنی نەگەر باشە نەگەر ئەوەی کە خراپە ئاشکرای دەکات تاوەکو چارەسەر بکرێت بەڵکو ئەوەی کە خراپە دەپۆشرێ دەیپۆشێ بۆ ئەوەی ئەسەن دیاری نەکرێت و چارەسەر نەکرێت ینی نەخۆشیەکە دەشارێتەوە لە جاتیەوەی ئاشکایکە بۆ ئەوەی ئەم وتاربێژیە باش بێ دەبێت ڕێک پێچەوانەی خۆی ئیشی پێ بکرێت بەڵام لە جیاتی ئەوەی نەخۆشی بەرامبەرەکەی پێ ئاشکاکەین نەخۆشیەکانی خۆمانی پێ ئاشکا دەکەین یعنی ئەو کاتە وتاربێژ پارێزەری کەسێک نییە بەومانایەکە غەڵەتەکانی بۆ دەپۆشێت و بەری دەکات لەو شتێکە هەیە لێرە پارێزەر و پارێزراوەکە دەبنەوە بە یەک هەمان کەسن لێرە پارێزەرەکە ئەوەیە کە خۆی دەپارێزێ لەوەی کە ناڕەوایەتی دەرونی نەخۆشکات یعنی پاسەوانی پارێزەری دەرونی خۆیەتی ینی پارێزەری شتێک نییە لە دوژمنێکە پەلاماری دەدا پارێزگاری لە خۆی دەکا کە پەلاماری یەکێکی تر نەدا شتەکان زۆر زۆر پێشەوانە ینی دەور و بەرەکەی لە شەڕی خۆی دەپارێزێ نەک خۆی لە شەڕی دەور و بەرەکە پارێزێ و لە ڕاستیە کاتێک کە ئینسانەکان یەکتری لە شەڕی خۆیان دەپارێزن ئەو کاتە دنیا هەڵدەگەڕێتەوە چونکە ئێستا هەموو پاراستێک بۆ ئەوەیە کە هەست دەکەین بەرامبەرەکە تووشی شەڕمان دەکا و ئێمە دێن چی دەکەین لە بەرامبەری ڕادەوەستین بۆ ئەوەی ئەو شەڕەی ئەو زەرەرمان لێ نەدا بەڵام لێرە تۆ دەبێ ئەو شەڕەی ناوخۆت دیوارێکی بۆ دووسکەی تا زەرەر لەوی دینەدات ئەمە ینی شتەکان تەواو پێچەوانە دەبن ینی ئەگەر تۆ دوو کۆمەلگایە بێنە پێشاوت کۆمەلگایەکیان خەڵکەکە دایمە سەرقاڵی ئەوەیە چۆن لە شەڕی بەرامبەرەکەی بەرگری بکات و خۆی پارێزێ لەگەڵ کۆمەلگایە کە کەسەکانی دایمە خەیاڵیان لای ئەوەیە چۆن یەکتری لە شەڕی خۆیان بپارێزن یعنی بۆ نمونە کەسێک لە ناو کۆمەلگایەیانە کە هەر یەکەیانەویتر لە شەڕی خۆی دەپارێزێ تووشی ناڕەوایەتیەکە بێ خۆی دەبێت ڕابکە بە شوێن حاکمێکە کەسێکە کە ڕێگەی نیشاندا ینی هەر ڕێگایەکە هەیە تاوەکو لەو شەڕە پاک بێتەوە بەڵام بە پێچەوانەوە
لە کۆمەلگاکەی ترا کە دایمە ئێمە وابیر دەکەینەوە شەڕ ئەوەیە کە لە بەرامبەرە بکەمانەوە تووشمان دەبێت نەک شەڕ ئەوەیە کە لە ئێمەوە تووشی بەرامبەرەکە دەبێت لەم کۆمەلگا دەبێت چی بکەین دەبێت پۆلیس دانین ڕاکا بە شوێن ئەوە کە ناڕەوایەتی دەکات و بەهێز ئەم کەسە بێنین لەوێ داینین یانی شتەکان ئاوا لێرە هەڵدەگەڕێنەوە لە جاتیەوەی پۆلیس بە شوێن دزاڕاکات دەست بە شوێن پۆلیسا ڕادەکات تا بیگرێ ینی ئەمە شتێکی پێچەوانە بووەیە بۆ هیچ چارەسەری بکە